هاورانی خۆشەویست لەم بەشەی بەرنامەکەماندا وتوێژێکمان هەیە لەگەڵ کاک جەلالی ڕەوانگەرد جێگرسکردی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران سەبارەت بە 30 ڕێبەندان ساڵڕۆژی دامەزراندنی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران. کاک جەلال بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. سەرەتا بۆ کردنەوەی باسەکە پێناسەیەکی ڕێکخراوی یەکێتی لاوان بفەرمونون. زۆر سپاس بۆ ئێوە و یەکگرانی رادیۆ دەنگی کوردستانی ئێران و بەرنامەی لاوان. ئەرک و بەرپرسیارەتی یەکێتی لاوان ئەوش دەگەڕێتەوە بۆ خزمەتکردن بە توێژی لاو کە ئەوش لەم بوارەدا ڕۆڵێکی بەرچاوی گێڕاوە. لەو ڕاستایەدا بڵاوکردنەوەی وشیاری و ئاگایی نەتەوەیی و گەاندنی زانیاری لە بوارەکانی کۆمەڵایەتی سیاسی هزری ڕۆشنبیری و بەتایبەت لە ناو توێژی لاوی کورد و بە شێوەیەکی گشتیش لە کۆمەلگای کوردستاندا کردووە بە ئامانجی خۆی و هەوڵ دەدات تاکی وشیار و ئاگا و پێگەوشت و مافخواز بۆ کۆمەلگایەکی ئازاد و دموکراتیک پەروەردە بکە. بەڵێ یەکێتی لاوان لە کاتی خۆی لە چه هەڵ و مەرجێکدا مەزراوە؟ یەکێتی لاوان لە هەلو مەرجێکی تایبەت و لە کاتی هەستیار بوو کەویش پێویست بوو بۆ کۆمەڵێک ئامانجی درێژخایەن و تایبەتی کە ڕێکخراوی یەکێتی لاوان دابمەزرێت کە بۆ یەکەم جار لە سەردەمی یەکەم کیان و دەسەڵاتی مۆدرنی کوردی کە ئەویش کۆماری کوردستان بوو دامەزرا. ئەویش بەهەزکردن بۆ ڕۆڵ و نەخشەی کە لاو لە کۆمەلگادا هەیە و لە هەمان کاتە گرنگیدان و هەست بە بەرپرسیارەتی بوون بەرامبەر بە توێژەکانی ناو کۆمەلگا بە تایبەت ژنان و لاوان کە یەکێتی لاوانیش لە ڕێبەندانی ساڵی 1924 هەتاوی بەرامبەر 1946 زاینی دامەزرا. ئەو ڕێکخراوە بە بیر و ئەندیشەیەکی دموکراتیک و پێشکەوتن خوازانەی کۆمار کە پێشەوای کورد خەباتی و تێکۆشانی لاوانی لەو سەردەمەدا بە پێویستیەک دەزانی کە بۆ درێژەدان بە خەبات لە کۆماری کوردستاندا و لەسەر پێشنیاری پێشەوای ناوداری کورد و سەرۆکۆماری کوردستان پێشەوە قازی محەممەد بە سەرنجدان بەوەی کە توێژێکی ئەکتیڤ لە ناو کۆمەلگادا بتوانێت لە ڕەوتی گەشەکردنی کۆمەلگا و ئەو بیر و ئەندیشەنەتەوەییە کە پێویست بوو گرنگی پێ بدرێت و پەرە بە فەرهەنگ و کولتوری کورد بدرێت لەو کاتەدا یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران دادەمەزرێت. بەڵێ دەتوانن ئاماژەیەک بە مێژووی یەکێتی لاوان بکەن و ئایا بەسەر چەند قۆناغدا بەش دەبێت؟ دەرە سەرەتا ئاماژە بە قۆناغەکانکەین بەسەر 3 قۆناغ دەتوانین دابەشکەین مێژووی یەکێتی لاوان. قۆناغی یەکەم دەگەڕێتەوە بۆ سەردەمی کۆماری کوردستان تا بە هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران کرێ بە قۆناغی یەکەم پێناسە بکەین. قۆناغی دووەم لە دوای سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران تا ساڵی 1970 هەتایی و قۆناغی سێهەمیش لە گەلاوی 1970 هەتاوی تا بە ئێستا کە مانگی ڕەبەندانی 1992 هەتاویە. دەتوانن ئاوڕێک لە قۆناغی یەکەم واتە دامەزرانی یەکێتی لاوان بدەنەوە شی بکەنەوە؟ قۆناغی یەکەم کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی کۆماری کوردستان ئەو کات پێشەوە قازی محەممەد بیرمەند و ڕووناکبیری نەتەوەکەمان باش دەیزانێ و هەستی بەوە کردبوو کە بایەخدان بە توێژی لاو بایەخدانە بە پێشکەوتنی کۆمەلگا و داهاتوویەکی گەشت بۆ گەلی کورد لەسەر و بنەمایش بوو کە پاش دامەزرانی کۆماری کوردستان بەمەبەستی ئەوەی کە زیاتر لاوەکان ئاشنا بن بە ماف و ئەرکەکانیان و بەشداری بکەن لە خەبات و توێکۆشان بۆ گەشتن بۆ ئامانجی و هەدافانەی کە نەتەوەکەمان و ئامانجی و هەدافەکانی کۆماری کوردستان و ڕۆڵگەرانی توێژی لاو لە ئاستی بڕیاردان و چارەنووسی خۆیاندا کە هەر چەند ڕۆژێک پاش دامەزانی کۆماری کوردستان واتە لە ڕێبەندانی 1924 هەتاوی لەسەر پێشنیاری پێشەوە قازی محەممەد بڕیاری دامەزراندنی یەکێتی لاوان بۆ ڕاپەڕاندن و بەجێگەاندنی ئەرکەکانی لە ناوچەی ژێردەسەڵاتی کۆماری کوردستان دەدرێت کە ئەویش چەند ئامانجێکی لەسەر بوو کە ئەتوانین بڵێن یەکێتی لاوان لەو سەردەمەدا چەند ئەرکێکی لەسەرشان بووە لەوانە کۆکردنەوەی لاو لە دەوری ڕێکخراو بۆ ڕاپەڕاندنی ئەرکەنەتەوەی و نیشتمانیەکانیان بەشداریکردنی لاوان لە بنیانانی کۆمەلگایەکی پێشکەوتوو لەو سەردەمەدا ئاشناکردنی لاوان بە ماف و ویستەکانیان لە ناو کۆمەلگا و بەرزکردنەوەی هەستی نەتەوایەتی لە ناو توێژی لاودا لە ئەو کاتی قۆناغی کۆماری کوردستان و لە هەمان کاتیشدا ئاشناکردنیان بە خوێندن و نووسینی زمانی کوردی و ڕاهێنان و پەروەردەکردنیان
لە بوارە جۆرا و جۆرەکاندا کە ئەتوانین هەر ئاماژە بۆکەین لەو سەردەمەدا پێشەوە قازی محەممەد نزیک بە 6 لاوی نرد بۆ باکو بۆەوەی درێژە بە خوێندن بدەن و دواتە بگەڕێنەوە بۆ خزمەتکردن بە کۆمەڵگای کوردستان. شتێکی دیکە کە لێرەدا پێویستە و بە شێوەیەکی گرنگیەکی تایبەتی لە لای ڕێکخراوی یەکێتی لاوان هەیە و نێمێش لە مێژوودا شانازی بۆ دەکەنەویش دەگەڕێتەوە بۆەوەی کە لە ڕێبەری پایبەرزی نەتەوەکەمان شەی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو تێکۆشانی سیاسی و ڕێکخراوی خۆی بەدامەزراندنی کومێتەی یەکێتی لاوان لە شاری ورمێ و گرتنە ئەستۆی بەرپرسایەتی لەو کومێتەیەدا دەست پێ کردووە کە دکتۆر عەبدوڕەحمان قاسملو لە ساڵی 1332 هەتاوی ئەو هەلەی خۆستەوە ئەو کاتێک کە قۆناغی هاتبوو ئاراوە کە بە جۆرەکەمێک ئازادی کرا بۆ لە سەردەمی دکتۆر مصدقدا بوو ئەو ڕێبەری پایەبەر زمانە هەلە دەخۆزێتەوە و لە شاری ورمێ کومێتەی یەکێتی لاواندا دەمەزرێنێت و دەست بەکار و تێکۆشان دەکات و ڕێزەکانی ڕێکخراوی لەو کاتەدا گرتوونێکی تازە بەجەستەی ئەو ڕێکخراوە دەگەێنرێت کە ئەویش لە مێژووی لە یەکێتی لاواندا بە لاپەڕەیەکی زێرن دێتە ئەژمار چون نەخش و ڕۆڵی ئەو ڕێبەرە مەزنەمان لەو سەردەمەدا چوەکو ئەندامێکی چالاک چوەکەوەی ڕێخەرێکی بەهێزی لاوان بوو لەو ڕێکخراوەدا زۆر بەرجەستەیە. دواتر باس لە خۆناغی دووم کە نەویش کە دەگەڕێتەوە بۆ سەرکەوتنی شۆڕشی گەلانیان ساڵ 1957 کە سەرەتای بوژانەوەی خۆناغی دوومی یەکێتی لاوان دەگەڕێتەوە بۆی کە نزیک بە 32 کەس لە تێکۆشەرانی ئەو کاتی یەکێتی لاوان و 3 کەس لە نوێنەرانی حیزبی دموکرات لە مزگەوتی دەروێشی شاری مەهاباد کۆبوونەوەیەکی پێک دێرن کە ئەو کۆبوونەوەی وەکو سەر لە نوێبوژانەوەی خۆناغی دوومی یەکێتی لاوان پاش خەباتی و سەختی و نهێنی کە لە مێژووی و ڕێکخراوەدا بەتایبەت لە ساڵەکانی دەیەی 30 بۆ 50 کە بە شێوەیەک دەتوانین بڵێن لە چالاکی وەستا بوو لەو خۆناغەدا سەر لە نوێ دووبارە چالاکەکانی دەست پێ دەکاتەوە. پاشەوەی کە لە 11 ڕەشەمە 1957 هەتاوی حزبی دموکرات خەباتی ئاشکای خۆی دەست پێ دەکات ڕێکخراوەکانی یەکێتی لاوانی لەو سەردەمەدا بە شێوەیەکی ئاشکرا لە سەرجەم شارەکاندا کومێتەکانی خۆیان دەبوژێنەوە و یەکێتی لاوان بە ناوی لاوانی حزبی دموکرات دەست بە چالاکی ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو هۆکارێکە لەو سەردەمەدا کۆمەڵێک لە لاوانی بەهەست و نیشتمان پەروەر کە لە خۆناغێکی تەمەنی کەمدان ڕوو لە ڕێزەکانی حیزبی دموکرات دەکەن و حیزبی دموکراتیش و لەسەری هەمویان ڕێبەری گەورەمان دکتۆر قاسملو بەهەستکردن بەوەی کە بەرپرسیارەتی بەرامبەر بە شۆڕش و خەباتەوە ئەو لاوە کەم تەمەنانە ناکرێت بنێرە بەرەکەی شەڕان و شەڕ و ببن بە پێشمەرگەی حیزب بۆیە فکرێکیان بۆ دەکەنەوە ئەویش ئەو کاتە بنکەکانی یەکێتی لاوان سەر لە نوێ دەبوژێنەوە ئەو لاوە کەم تەمەنانە دەنێردێنە بنکەکانی یەکێتی لاوان بۆ ئەوی زیاتر ئاشنا بکرێن بە خەبات بە تێکۆشان بە بیری نوێ و پێشکەوتن خوازانە و بە ئاگایەکی تەواوە کە تەمەنیان دواتر گەشتەوە 18 ساڵ بەشداری لە خەباتی پێشمەرگایەتیدا بکەن. بەڵێ قۆناغی سێم کە لەگەڵاویژی ساڵی 1378 تا بە ئێستا مانگی ڕێبەندانی ساڵی 1392 هەچاوی چونشی دەکەنەوە. بەدوای ئەوەی کە لە ساڵەکانی 1970 بەم لاوەزێتێکی تایبەت هاتە ئارا و هەلومەرجی سیاسی ناوچەکە دەبێتە هۆکار بۆ گواستنەوەی بنکەوبارەگاکانی حیزب دموکرات لە سنوورەکانەوە بۆ ناو هەرێمی کوردستان و تەبعاً بنکەکانی یەکێتی لاوانیش بە هەمان شێوە دێنەوە بۆ ناو هەرێمی کوردستان کە بۆ ماوەیەکی کورد تێکۆشانی یەکێتی لاوان بەرەو لاوازی دەبات بەڵام دوای چەند ساڵ و لە گەلاوێژی 1378 هەتایی بەو دروشمەی کە لە دەوری یەکێتی لاوان کۆبوونەوە دووبارە سەر لە نوێ تێکۆشانەکانی یەکێتی لاوان گڕوتینێکی تازە بەخۆی دەدات و بۆ جارێکی نوێ دەکەونەوە سازماندن کە ئەم جارە ڕێکخراوی یەکێتی لاوان بە تاکتیک و استراتیژیەکی تایبەتەوە تێکۆشان دەست پێ دەکاتەوە کە لە وەرزی پاییزی ساڵی 1970 کومێتەکانی یەکێتی لاوان کۆنفرانسی خۆیان دەگرن و هەر هەمان ساڵ لە 4 بەفرانباری 1970 هەتاوی یەکەمین کۆنگرەی یەکێتی لاوان دەبەستێت کە لەو کاتە بەدواوە وەکو بڕیارێکیش هەردوو ساڵ جارێک ئەو ڕێکخراوە کۆنگرەکانی خۆی دەبەستێت کە تا ئێستا ساڵی 92 حوت کۆنگرەی بەستووە.
ئێستا کە سەردەمی بە جیهانی بوون و پەرسەندنی تەکنۆلۆژیە لەم قۆناغەدا یەکێتی لاوان زیاتر لە هەر کات لە ڕاستای ناساندنی کێشەی نەتەوەیی و سەرجەم کێشەکانی لاوان لە کوردستان خۆی بەرگدار دەزانێ. بۆ ئەمە بەستەش توانیوەتی ناوەندە جیهانیەکان و بەتایبەت وڵاتانی دەرەوە بک بە تریبوونێک بۆ باسکردن لەسەر خواست و داخوازیەکانی لاوانی کورد کە لەو ڕاستایشدا لە زۆربەی وڵاتانی ئوروپایی و ئەمریکایی کمیتەی هەیە. لەگەڵ ئەوەشدا لەگەڵ زۆر لە NGO ڕێکخراوەکان و پارێزەرانی مافی مرۆڤ پەیوەندی هەیە کە لەو ڕاستایشدا هەنگاوەکان یا هەوڵەکانی بۆ ناساندنی زیاتر دۆزی ڕەوای کورد و وەزیەتی لاوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەمان کاتیشدا بۆ شەرعیەتدان بە خەباتە ڕەواکەی بزوتنەوەی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان کە بە دنیای دەرەوەی بناسیێنە. ئەکرێ ئاوڕێک لەم دوو دەستکەوتەی ڕێکخراوی یەکێتی لاوانیش بکەینەوە کە ئەویش لە 26مین کنگرەی ئینتەرناسیۆناڵ سوسیالیست لە ساڵی 2006 زایانی کە لە کۆماری دومینیکان بەسرا. یەکێتی لاوان لەوێدا وەکو ئەندامی ڕسمی و ڕێکخراوەیە هەڵدەبژێردرێ. پاشان لە ساڵی 2008 لە ڕێکخراوی LNU یا کۆمیتەی زانیاری پێدانی UN کە زیاتر لە 400 ڕێکخراوی تێدا ئەندامە لێش بە ئەندامی فەرمی وەردەگیرێت. وەکو ئەوش کە لە کۆتایەکانی یا بڵێن بە جۆرێکتر لە سەرەتای ئەم ساڵی هەتاویەوە لە 4 گەلاوی 1392 هەتاوی کنگرەی حوتەمی خۆی لە ژێر ناوی دەرخستنی تواناکان بە دروشمی خۆسازدان بەرەودا ڕۆژێکی ڕوون بەست. بۆ جارێکی تر بە بەرنامەیەکی سەردەمیانە و درێژە بە خەبات و بەردەوامی خۆی دەدا لە کار و چالاکانی کە ئەم جارە بە خوێندنەوەیەکی لێن لە هەمبەر ئەو ئاڵوگۆڕانە کە لە جیهان و ناوچە ڕوودەدان و کاریگەری دەبێت لەسەر لاوی کورد و بەتایبەت یەکێتی لاوان بەرنامە و پلانی بۆ دادەڕێژێت و درێژە بە تێکۆشانی خۆی دەدات. بەڵێ چونەتی دیاریکردنی ڕۆژی دامەزراندنی یەکێتی لاوان و هۆکارەکانی ئەوەی کە بۆچی لە ڕابردوودا دیاری نەکراوە بۆ چی دەگەڕێتەوە؟ دەرە ئاماژە بەوە بکەین کە چۆن بۆ ڕۆژی دامەزرانی یەکێتی لاوان لە ڕابردوودا دیاری نەکرابوو ئەویش دەگەڕێتەوە بۆ نەبوونی ئەسناد و بەڵگە و دۆکومنتێکی مەکتوب لەسەر مێژووی دامەزاندنی و ڕێکخراوە لە سەردەمی کۆماری کوردستاندا بەهەزکردن بۆ پێویستیش کە پێویست بۆ ڕۆژێکی تایبەت دیاری بکرێ بۆ ڕۆژی دامەزاندنی یەکێتی لاوان کە هەر لە کنگرەکانی 3 هەتا 6 چەندین لیژنەی بۆ پێک هات بەردەوام بۆ بە دوواداچوون و ڕوونکردنەوەی مێژووی ئەو ڕێکخراوە کە بەخۆشیەوە لە بڕیار نامەی کنگرەی شەشەمی یەکێتی لاواندا سپێردرا بە دەستەی بەڕێوەبەری کە ڕۆژی دامەزانی یەکێتی لاوان دیاری بکرێ. بەخۆشیەوەیش ساڵی ڕابردوو بە بەشداری زۆرێک لە کەسانی پسپۆڕ و شارەزا لە بواری مێژوو کەسانی خاوەنڕا و شارەزا لە یەکێتی لاوان و ئەو سەردەمیش مێژووی کۆماری کوردستان بە شێوەیەکی سمبولیک ڕۆژی 30 ڕێبەندانی 1324 هەتاوی وەکو ڕۆژی دامەزراندنی یەکێتی لاوان دیاری کرا. ئەویش دوو هۆکار بوو بە یانە دوو هۆکار هەبوو لە دەستنیشانکردنی ئەو ڕۆژە. یەکەم ئەوە کە وەکو دێکێ لە دەستکەوتەکانی کۆماری کوردستان دێتە ئەژمار کە کۆماری کوردستان لە دوێ ڕێبەنداندا دامەزرا و ئەو ڕێکخراوەیش یەکەم بڵاوەکی خۆی لە یەکی خاکەلێەوەی 1325 هەتاوی بە ناوی هاواری نیشتمان دەرکەوتووە. بەم شێوەیە بەو لێکدانەوەی کە لە بەڕێوەبەری گشتی یەکێتی لاوان لە کنگرەی شەژەمدا کرا ئەو ڕۆژە سمبولیکە لە نێوان ئەو دوو یادە دەستنیشان کرا و وەکو 30 ڕێبەندانی 1324 هەتاوی. لە کۆتایی پرسیارەکاندا سەبارەت بە ئەرک و بەرپرسایەتی یەکێتی لاوان لەم قۆناغەی خەباتدا چیتان هەیە بفەرمون؟ یەکێتی لاوان وەکوەوەی کە ئێستا لەم قۆناغەی خەباتدا ئەرک و بەرپرسایەتی شێریارە کاناڵزەکردنی خواست و ویستی لاوێکی ڕۆژهەڵاتیەکە لە ساسیترین یا گرنگترین ڕساڵەتەکانی ڕێکخراوی یەکێتی لاوانە کە لەو ڕاستایەدا دەبێت هەنگاوی جدی بۆ بنێت هەوڵ بدات کە هەموو لاوێکی ڕۆژهەڵاتی بە هەموو ڕنگ و بیر و بۆچوون و ئایدئۆلۆژیەکی جیاوازەوە بتوانرێت لە جێر چەتری ڕێکخراوەییدا کۆیان بکاتەوە بۆی بتوانن خواست و ویستەکانیان کاناڵزە بکەن و لەو ڕاستایەشدا ڕێکخراوی یەکێتی لاوان هەموو هەوڵ و تێکۆشانی ئەوەیە کە لە شارەزایی و بەسا پسپۆڕی لە کاری ڕێکخراوەی و وەکو تەجروبەیەکی کاری ڕێکخراوی لە ڕاستای خزمەتکردنی زیاتر بە توێژی لاو هاندەر و پشتیوانی سەرجەم ڕێکخراوەکانی دیکە و لاوانیش بێت و ئەوەی کە بتوانێت
ئەو خواست و چاوەڕوانێنە بە شێوەیەکی ئۆرگانیزەکرا و دابڕێژێت لە هەمان کاتیشدا بتوانێت شرۆڤەیەک بۆ دیاردە و کێشە و گرفتە کۆمەڵایەتیانەی کە لە بەداخەوە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژ بە ڕۆژ خەریکە لە گەشە سەندندایە ڕێکخراوی یەکێتی لاوان بەرپرسیارە بەرامبەر بەوەش کە دەبێت لە هەوڵی ئەوەدا بێت لە هەمان حاڵدا هەوڵەکانی یەکێتی لاوان دەبێت ئەوە بێ لەگەڵ سەرجەم ڕێکخرا و NGOکان بۆ زیاتر خزمەتکردن بە لاوی کورد چ ئەو ڕێکخراوانێک کە لە ناوخۆی کوردستانن چ ئەوانەی لە ئاستی ئێران و سەر بە نەتەوەکانی دیکەی ئێرانین و ڕێکخراوە جیهانیەکانیش دەبێت هەوڵ بدا لە ئاستی نێونەتەویش بە تایبەت لە هەوڵی خزمەتکردنی زیاتر بە نەتەوەکەمان و بۆ ئەو مەبەستیش دەبێت بەرنامە و پرۆژەی هەبێ. سپاس کاک جەلال بۆ بەشداربوونت لە بەرنامەکەماندا. زۆر سپاس بۆ ئێوە و هیوای بەردەوامی و تێکۆشانی زیاتر لە کاری ڕێکخراوەیماندا.